باوکان ئەمڕۆ دیارە هەمواری پێشنیازی هەمواری پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تاوتوێکرا بڕگە و مادەکانی یەک بە یەکسان لەسەرکرا ئەوەی کە گرنگ بووە مشتومڕی هەڵگرتووە بریتێ لە مادەی ١١٠ و خاڵی دومی کەلا ببرێ کە باز لەوە دەکات پەرلەمانتار ئەگەر فراکسیۆنەکەی بەجێهێشت یا چوو بۆ لای فراکسیۆنیشی تر ئەوە ئەندامەتی پەرلەمان دەستدەداوە فراکسیۆنەکەی بۆ هەیە بە ژێرەی بە ڕێژەی دەنگەکانی شیشکە سەرخا دیارە ئەمە دەویست لا ببرێ تێڕوانینی ئێمە ئەمە بوو کە خۆی ئەمە دوو دیوی هەیە پەرلەمانتار لەبەرەوەی کە نوێنەری خەڵکە مافی خۆیەتی کە نوێنەراتی خەڵک بکە و ئازاد بێ لەوەی کە بە چ شێوازێک مەسەڵەن لە پەرلەمان خزمەت دەکات نوێنەری خەڵکە دووەم ئەو پەرلەمانتارە نوێنەراتی خەڵکێک دەکات لە لیستێک ناوی هەیە و قوارەیەکی سیاسی پشتگیری کردووە و ئەندام و کادیرانی و حیزب و خەڵک جەماوەریش هەر پشتگیری کردووە بەڕاستی ناکرێت مەسەڵەن ئەمە لە بەرچاو نەگیرێ لەنا ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هیچ ئەم کێشەیمان نییە بۆیە من پێشنیاری ئەوم کرد سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و بە ئامادەبوونی سەرۆکایەتی لیژنەی یاسایی کۆبنەوەیەک ڕێکخین ئێمە ئەم بابەتە باشە تاوتێ بکەین نەوا بێک پەرلەمانتار ئەگەر ینی لەگەڵ فراکسیۆنەکەی خۆی نەگونجا لەبەر هۆکارێک یەکسەر ئەندامەتی پەرلەمان دەست بدا و نەواش بەڕاستی معانات و ینی ئازار و ناڕەحەتی ئەو خەڵکە کە لە کات دەنگداندا چیان بۆ ئەم پەرلەمانتارە کردووە خەڵک بە سەعمودی هەڵگەڕاوە خەڵک کەوتووە ینی شانی شکاوە ئەمە لە بەرچاو نەگیرێ بەڕاستی بۆیە پێویستە ینی شتێک بهرێ کە هەردوو لا لە بەرچاو بگیرێ ئەمە بابەتە بەڕاستی و ڕایبۆچینی ئێمەیە و نە ئەوەیە کە وەک خۆی بمێنێتەوە باشە و نە ئەوەش کە لا ببرێ پەرلەمانتار ئازاد بێ کە باسم کرد کە نابێ ئەمە بەکار بهێنرێ ئەمڕۆ بۆ فراکسیۆنێکی دیاریکراو و بویسترێ وەک زۆر لە تۆڵە لێکردنەوە ینی مامەلان لەگەڵدا بکرێت بەڵکو پێویستە شتێکی یاسایی و شتێک بکرێت کە بابەتی بێ بۆ هەموو لاوەک یەک وابێت دەکرێت بۆچی لە بەرامبەر سوودی ڕقیب هەڵنەستانەوە لە دانیشتەکە یەکەم دانیشتنی ئەمڕۆ دۆ پرسیاری دۆم تایبەتە بۆی ئێوە چ قسەیەکتان هەیە لەسەرەوەی کە ئەم پەیڕەوە هێشتان تەمەنی نەگەشتێتە یەک ساڵ هەموار ئەکرێتەوە قسەتان چێت لەسەر ئەمە بەڵای میش جارێ زوو بوو بۆ هەموارکردنەوەی پێڕەوی ناوخۆی پەرلەمان ئەوەی تریش هەڵنەستان و بە سوودی ئەڕەقیب جارێکم ئەمە ینی یەکێک مادەیەک نەبووە لە مادەکانی بەرنامەی کاری پەرلەمان وم پێما نەدەبوو سەرۆکایەتی پەرلەمان بۆ دوای کەون بۆی هەڵسن ینی کەسێک کە سوودی دەڕێ خەڵک هەموو بۆ هەڵسێکە کارەکەشی نایاسایی بوو و دەبوو سەرۆکی پەرلەمان پێ ڕایگرت بایە و نەدەبوو بەڕاستی ڕێگەیدا بەچکە یان یەکێک لە بڕگە و مادە یاساییەکانی پەرلەمان ئەوەیە کە نابێ شتێک باز بخرێتە بەرنامەی پەرلەمانەوە بەبێ ئەوەی کە لە بەرنامەی پەرلەمان داهات بێ یا دەبێت لەوێ بە زۆرینە بخرێتە بەرنامەی پەرلەمانەوە بۆی ئێمە ئەمە بە بەڕاستی بە نایاسایی زانی کە هەر لە نەکاوێکی چێک بێ مەسەن سوودێک بڵێ و خەڵک بۆی هەڵسێتەوە و سەرۆکایەتی پەرلەمانش هەموو بۆی هەڵسنەوە ئەمە کارێکی نایاسایی بوو پێچەوانەی پێڕە بوو و ئەم پێم وایە لە یادی ڕیفراندۆمدا ئەم پێم وایە دەبوو ئێمە بین برین و گرفتەکانی ڕیفراندۆم کە بە دوای خۆی داهێنا ساڕێژ بکەین وم پێش ماوە و بەڕاستی سەردانی خانەوادەی شەهیدەکان بکرێت کە لە ڕیفراندۆم شەهید کراون و دەبوو ئێمە بین لایەنە سیاسیەکان هەوڵ دەین هاو هەڵوێستی و هاودەنگیمان زیاتر ئێستا بە تایبەتی بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان کە هەموو لە دەست هەرێمی کوردستان چووکە چی بکەین ئێمە چۆن ئەمە بەدەست بێنینەوە ئەم پێم وایە ئەوەش شتێکی یاسایی نەبوو دەنا ئێمە هەمیشە لە کاتی دەستپێکردنەوەی خولەکانی پەرلەمان بۆ سرودی عێراق کە میلۆدیەکەی لێ دەرێ بەڕاستی ئێمە هەڵساوین لەسەر پێ و وەڵای پێم پێویستی نەدەکرد چکە ئێمە کاتی خۆی کەمە کاتی وەزیری حکومەت هەرێمی کوردستان بوو ئەمە لە دادگای فیدرالی ئەم بابەتە خرات محکەمەی فیدرالی لە عێراق و ئێمە وەکو ئەنجومەنی وەزیران نامەیەکمان نووسی بۆ دادگای فیدرالی کە هەر بڕیارێک بدەن ئێمە پێ و پابەند دەبین و ئەوان بڕیاری وایان دەکە ئەم ڕیفراندۆمە نایاساییە ئەنی ئەم جەدەل و مناقەشە دەمێ کۆتای بدێ بەڵام ئێمە وەکو کۆمەڵ لە کاتی خۆشی داوتمان سەدجا پشتگیری سەربەخۆیی دەکەین و ئێمە دەنگیشمان بۆ داوە کە سەربەخۆ بین لە کوردستان
بەڵام ئەوە ئیستیفزازکردن و مزایدەکردن بە سەرخەرج ناوەڵی پەرلەمان دەبوو سەرۆکاتی پەرلەمان ڕێگەی نەدابایە. سەبارەت بە پەیڕەوی ناوخۆ ئێوە باس لەو دەکەن کە پەرلەمانتار نابێ ئازاد بێت و یاخود نابێ ئەوەش بێت کە حیزبەکەی دەری بکات لە پەرلەمان. ئەی پێشنیازی ئێوە چی حەلی ئەم پێم وایە پێویستی بە گفتوگویەکی زیاتر هەیە لە نێوان فراکسیۆنەکان سەرۆکاتی پەرلەمان و لێرەدا هەم پەرلەمانتار مافێکی پێ بدرێ بەپێی پێڕێوی ناوخۆی پەرلەمان هەوڵ بدەین و هەم فراکسیۆنیش بەڕاستی مافێکی هەیە کە ئەم پەرلەمانتارە لە ڕێگەی ئەوە هاتووە هەوڵی پەرلەمان. ئەمە دەبێت قسەی لێ بکرێ و من بەڕاستی ئێستا شتێکی محەدەدن ملانی بەس ئەوەی کە ئێستا هەیە چ لا ببرێ بە تەواوی وەچی کە وەک خۆی ئێستا بمێنێتەوە پێم وایە باش نییە. دەکرێت شتێ بکەین کە پەرلەمانتاری شخصیت و کەسایەتی پارێزرابووی وەک پەرلەمانتار نوێنەری خەڵکە و لەمان کاتدا ئەم فراکسیۆنەش ئەم لیستەش کە ئەمەی سەرخستەوە ئەو دەنگدەر و ئەو خەڵکو جەماوەرەکە ینی چەند ناڕەحەت بووە تا ئەم کەسە بووە پەرلەمانتار و قوربانی داوە هەیە ئێستا ئێشێک لەوانەی کە شەهیدمان هەیە لە کاتی هەڵبژاردن. یعنی معقولە مەسەن ئەو پەرلەمانتارە هەر ڕغبەتێکی نەینا مەسەلەن ئارەزوو لە شتێک نەبوو سەنگەرەکەی بگوازێتەوە. یعنی مراعاتی ئەو خەڵکە دەنگدەر و شەهید و ئەو خەڵکی کە هەوڵی بۆ داوا نەکا ئەم پێم وایە دەبێت شتێ بکرێ وەسەد بێ نە ئەویان کە پەرلەمانتار هەر لە فراکسیۆنەکە دوورکەوتەوە پەرلەمانتاری دەست بدا نەباش کە فراکسیۆن هیچ دەسەڵاتێکی نەبێت. سوپاس دەستان خۆش بوو کە شتێکی سیاسی دەستی سیاسی نەک یاسایی ئێوە کامیان ئەوەی کە ئەو پەرلەمانتارە بتوانی بیر و بۆچوونی خۆی گۆڕ لە فراکسیۆنەکە جابێت. وەڵای بەداخەوە بەشێکی زۆری ینی هۆڵی پەرلەمان بۆتە مزایداتی سیاسی و پێشنیار و پێشنیازێک دەهێنرێت کە زیاتر حزبین ئەم بۆ ئەوڕۆ پێشنیارم کاکە بە ئەمە لەو چارچەوەی دەرچین وەکو مؤسسەیەکی پەرلەمان کوردنەراتی هەموو دەکەین و وەک بابەتێکی مەوزوعی ئەو مەوزوع دیراسە بکەین با بێن سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان ئەم بابەتە زیاتر تاوتوی بکەین بگەین بە سیغەیەکی هاوبەش. سپاس دەستان خۆش بێت. خیانەت ئەوی تریان بە خیانەت تۆمەتبارەکە لە زدانی کەرکووکێ مەسەلەن مەخمور هەیە شنگال هەیە یعنی دەبووە لیژنەیەکی لە پەرلەمانی کوردستان ئەم پرسانە یەکلا کرد بە یاخود